مسلمانین و دوای خاکەکەی خۆمانە بێخۆش بێ. ئەمڕۆ چه هەستێکە هەیە کاتی ئەم دیمە نابینی لێرە؟ سڵاو لە بەڕێزیش سەلام عەلەیکوم بە ناوی خۆی گەورە و تاکوتەنیاوە. ئەوە هەستێکی مرۆڤانەیە یەکەم جار مسلمانین و دوای خاکەکەی خۆمانە بێخۆش بێ. ئەرکی سەر شارمانە پارێزگاری لە نیشتیمان و خاک و ڕۆڵەی خۆمان بکەین. دیمێکی 1964 لە ڕۆژئاوا بوون، لە ڕۆژئاواوە کوردای ڕۆژئاوا و توانە هەڵوێستی کوردانی باشوور لەبیر ناکەین. تۆ چیڵی لەسەرەمە؟ بێگومانەوە ئەرکی سەرشانی هەموو لایەکی کورد کە پارێزگاری کا لە خاک و لە ڕۆڵەکانی پشتگیری یەک بکەین. ئەتوانم پەیامێ بە شعرێ پەیامێ بگەێنم بە ناوی یەزدان دانەری ئەرز و ئاسمان. کوردستان ڕۆژ هەڵاتم پێشمەرگە و گەری لەی وڵاتم. کوردستان ڕۆژئاوا بوو بە ڕۆژ هەڵات بۆ دەستپێکی خەبات. ئەو کەزیەی بەخشید بە خاک بوو بە تاچێ لای هەموو شۆخێ بە شانازی کرایە سەر. دژمن سڵی لێ کردەوە لە چاویا بوو بە خەنجەر. پاشای خاوەنە ڕەشەی بێکردار شاژنی نەبینراوی نادیار بەناو شازادەی خاوەن سەیارە و ئەسپ و کۆشک و تەلار بەخۆی و پاسەوانی بندیوار ئەیکەم بە قوربان کەسەی بڕاوت خوێنی بۆ خاک ڕژاوت پێڵاوی دراوت. تۆ تەنیانیت لەگەڵ تایە مامۆسای مانونەناسی مافخورا و قوتابی و گەنج بێئومێد لە داهاتووی نادیار پزیشکی بێدار پاسەوانی شار کرێکاری هەژار دایکی شەهید و پێشمەرگەی دیل و بریندار. تۆ تەنیانیت هەموو بە یەک دەنگ لەگەڵ تایە نابینی شەقامەکان چۆن ئاڵە واڵایە. لەگەڵ تایە مامۆستای ئاینی حەقبێژی بۆ خواخوڵقا و هاوڕێی شەهیدی لە کاروان جێما و لەگەڵ تایە هونەرمەند بە ئاوازی مناڵ بە فرمێسکی چاوی پڕ لە نازی. لەگەڵ تایە خاکی فرۆشرا و لە پێناو پارە لەسەر دوشمن تاپۆکرا و لەگەڵ تایە ئاسمانی سپی پۆش بیر و پەکەوتە و نەخۆش. هەموو بە یەک دەنگ ئەم چینە چەوساوە لەگەڵ تایە ڕۆژێدا دێ کورد خاوەن یەک ئاڵایە. خاکەکەی ئەبێ بە تەڵا بۆ دوژمن ئەبێ بە بەڵا. کورد یەکە و نابێ بە دوو نابێ بە چوار ئەبێ بەدار بۆ چاو نەیار. درنگیا زوو ئەنووسێ مێژوو ڕۆڵەی داهاتوو بە یەک قەڵەم بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بە یەک وتە و بە یەک گوتار بە یەک دەستا لە لادێ و شار. نامێنێ ئاغایەتی و قێخایەتی بشتا و پشت پاشایەتی زوڵم و زۆردار. ئاسۆ ڕوونە و کەمی ماوە پەتی زوڵم لە ئەستووریا بچڕاوە. مێژ و گر ئازادی کوردستانت نووسیەوە لەگەڵیشیا بنووسە پیرۆز تا بە ئارامی بنوێ شەهیدی دڵسۆز. با ئاڵاکەی لە شاخی پیرەمەگرون و هەڵگورد و قەندیلی بەرز شەکاوە و یەک ڕنگ بێ لەگەڵ وتت کورد و کوردستانی پیرۆز. هەموو جیهان لاڵ و بێدەنگ بێ ئەمە ڕاستیە و نەڵێن خەونە کورد خاوەن هێزی خودایە لەم کەونە.